دەتوانین برین ئێستاکە نێزییکی سەفر کێشەمان هەیە لە شاری هەولێر. ئەم ساڵ تەواوی بیرەکان دادەخرێن لە شاری هەولێر. ئێستاکە ڕۆژانە بە معدل 350 هەتا 370 هزار متر سێجا ئاو دابین دەکرێت. ساڵ لێبێ پرۆژەی فریاگوزاری ئاوی خێرای شاری هەولێر چ سوودێکی بە هاوڵاتیانی شاری هەولێر گەیاندووە. دەمان بینی لە ساڵانی ڕابردوو خەڵکی شاری هەولێر کێشەی کەم ئاویان هەبوو، کێشەکە چارەسەر بووە و چ سوودێکیشی بۆ هاوڵاتیان هەبووە. زۆر سپاس بە ئامادەبوونتان. تاوان پرۆژەی فریاگوزاری وەکو ئاگاداربوون پێشتر شاری هەولێر لە ڕێی سێ پرۆژەکانی ئیفرازیەک و دووسێ وە زیاتر لە 1400 بیر لەناو شاری هەولێر و دەوروبەری ئاوی بۆ هەوڵەتیان دابین دەکرد. ڕێژەی دابینکردنەکە تقریبان 150 هەتا 52 لە ڕێی بیرەکان بوو و 148 هەتا 50 لە ڕێی پرۆژەکان بوو. تاوان بە وەرزێک لە وەرزشکە دەگۆڕە. لەگەتەوە بوونی پرۆژەی فریاگوزاری خۆشبەختانە ئێستاکە نێزیشی 930 بیر ڕاگیرەیە و ئەو شوێنانی کە کەوتونە تا دەوروبەری شەقامی 120 و دەرەوەی شەقامی 120 و بەشێکی دەرەوەی شەقامی 150 تەواوی ئەو شوێنانی کە ئاوادان بووتەوە لە دەوروبەری شاری هەولێر لە پرۆژەی فریاگوزاری ئاوی وەردەگرن. کێشە و گرفتەکانی زۆربەی چارەسەر کردیە و سەپۆرتی هەندێک لەو شوێنانی کردیەکەوە پێشتر لە ڕێی پرۆژەکانی پرۆژەی ئیفراز 3 یان پرۆژەی ئیفراز 2 ئاوی بۆ دابین دەکرا. زیاتر ئێستاکە ڕۆژانە بە معدل 350 هەتا 370 هزار متر سێجا ئاو دابین دەکرێتن کە ئەوەش دەتوانێت پرۆژەکە تقریبان تاکو 480 هزار هەتا 500 هزار متر سێجا توانای هەیە کە بەرهەم بینیت. کێشەی کەم ئاوی لە شاری هەولێر ئیتر نییە. ئەوەی کە دەیبینین ئێستاکە تقریب پرۆژەکەەوە تەواو 100 تەواو پرۆژەکە مانەوەی چەند شوێنێکمان هەیە لۆی ڕەبت بکرێتن لەگە پرۆژێ فریاگوزاری ئەوش ئیشوکارەکانی وا خەریکن. دەتوانین برین ئێستاکە نێزییکی سەفر کێشەمان هەیە لە شاری هەولێر لە کێشە و گرفتەکانی ئاو بە تایبەتی ئەو شوێنانێکەوە پرۆژەی فریاگوزاری ئای بۆ دابین دەکات. ئەوی دیکەش دەبینی ساڵانە هەندێک کێشە و گرفت دەبینیتن. ئەمە تقریبا بە حدودی 400 بیرەکمان ئێستاکە لە کارکردندایە و بە وەرزی هاوینیش بەشێک لە بیرەکانی ناوسەنتەری شاری هەولێر کار دەکاتەوە لەوەی سەپۆرتی پرۆژەکانی ئیفرازیەک و دووسێ بکاتن. هەندێک ڕێکاریت کە هەیە ئەو ساڕ و ساری دابێ دەگرینە بەر ئینشاڵڵا لە بەوەی تەواوی شاری هەولێر بیرەکانیان ڕابچیرێتن و پرۆژەی فریاگوزاری لەگە پرۆژەکانی ئیفرازیەک و دووسێ بە تەواوی تەختی ناو شاری هەولێر بکات. تا کۆتای ئەم ساڵ تەواوی بیرەکان دادەخرێن لە شاری هەولێر بە هیوای ئەوەی نەکەوە تەواودا بخرێتن بەران هەلو ئاگداریت ئەمە مەزمعچیش بیر هەیە لە دەرەوەی سنتەری شارە پرۆژەکانی فریاگوزاری نەگەیشتەوێن دەر و پێویستیش ناکە لە ئێستاکە گوندێکە بیرێکی هەیە لە حدودی شارەوانەیە لە حدودی بەڕێبەتی ئاوی هەولێرە ئاوی بۆ دابین دەکرێتن لەوانەیە ئێستاکە پێویست نەکە ئەو هێڵە دوور و درێژانە یان خەتێک شۆ بێتن دواتر ڕۆژی ئاوادان کراوە هێڵچکەی بۆ ڕادەچێشێتن بەران دەتوانم برێم 200 بیرمان ئیش پێ دەبیتن لە شاری هەولێر و لە دەوروبەری کە ئەوانە ئیش دەکەن بەس هەدفمان ئەوەیە هەتا 1200 بیر ڕاگیرێتن ئێستا گەیشتێن 930 بیر. پلانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و چییە بۆ ئەوەی کە کێشەی ئاو لە سلێمانی و چەمچەماڵ و ئاکری و بەردەڕەش و ئەو ناوچانێکی کێشەی ئاویان هەیە چارەسەر بکرێ و بڕی ئەو پارەی کە دابین کراوە بۆ ئەوەی ئەم کێشەی تر چارەسەر بێت چەندە و کە کێشەکەی پێ چارەسەر بکرێت. طبعا پلانی بەڕێز سەرۆکی حکومەت زۆر گشتگیرە و ڕوئایەکی استراتیزی هەیە. ئەو ڕوئای استراتیزی ئەوەیە کەمکردنەوەی بەکارهێنانی ئاوی ژێرزەوی و بەکارهێنانی ئاوی سەرزەوی هەروەها پڕکردنەوەی ئەو نەقسەی لە ماوەی چەندین ساڵی ڕابردوو کە لە 2014 وەکو ئاگادار بن بۆی شەڕی داعش و قەیرانی دارایی و ئەو بابەتانە یەک لە دوای یەکە هاتووە نەقسێکمان هەبووە پلانەکان جێبەجێ نەکرایە کاری لێسەکرایە. ئەو پرۆژانێکەوە بجگە لە پرۆژەی فریاگوزاری کاری لێسەکرایە پاسار ئاگاتان لێ بووە بەمەشەوە پرۆژە ئاوی قوشتەپە ئیشی کرد. ئێستاکە لە سنووری شارۆچکەی قوشتەپە و زیاتر لە 80 گوند و ناحیەی بیستانە 130 بیر لەوێندە ڕاگیرایە چونکە لە پرۆژەی ئاوی قوشتەپە ئاویان بۆ دابین دەگرێتن. پرۆژەی ئاوی گۆفتە بە چەمچەماڵمان هەیە کە بامەشێوە ئیشوکارەکانی تقریبا 137 تەواو بووە و ئێستاکە بە چڕی ئیشی لێ دەکرێتن دەوەی تاکو نهایەتی ئەو سارەکە ئینشاءڵڵا تەواو کرێتن.
ئەو پرۆژانێک کە ڕاگیرابوون لە پێشتر بجیان بۆ ینی دەستی پێکرد و ڕاگیرا بوو لە کابینەکانی پێشتر پرۆژه ئاوی بارزانمان هەیە ئێستا کەوا نزیک دەبینەوە لەوەی 100 تەواو بیتن پرۆژه ئاوی ئاکرێمان هەیە بە هەمان شێوە 170 تەواو بووە و ژۆ لەمە کاری لەسەر ئەوە دەکرێت تاکو نیهاتی ئەو سار تەواوکرێتن پرۆژه ئاوی دەربەندی خانمان هەیە 160 تەواو بووە زۆر بەسەڕی کاری تێدا دەکرێتن ئەویش تاکو چەند مانگێشکە تەواوکرێتن پرۆژەی ئاوی بەردەڕەشمان هەیە کە بە هەمان شێوە دەبەری بەردەڕەش ئاوی بۆ دابین دەکرێتن و موافقەی درایەوە ئێستا شوکارەکان لەلایەن کۆمپانیایکی ناوخۆی شوکارەکان دەکرێتن تقریبا دەکرێت 111 تەواو بۆ پرۆژەکە و پرۆژەی ئاوی دوکان سلێمانیمان هەیە ئەو هەفتەیە دوای یەکلاکردنەوەی بابەتی دیزاینەکە و یەکداکردنەوەی شوێنەکان بەشێک لە شوێنەکان و هێڵی گواست ڕێڕەوی هێڵی گواستنەوە ئەو هەفتەیە یەکەم ئیشی ڕێخستنی شوێنەکان و پاکردنەوە و دانانی کەمپ و ئەو بابەتانە دەستی پێکردیە و ئینشاڵڵا لە ماوەی یەک دوو مانگی داهات و دەبینن بەسەڕی کاریدا دەکرێتن ئەمە جگە لەوەی کەەوە دەنابیان احتیمامێکی زۆری بۆ بابەتەدا لە شێوازی بەکارهێنانی ئاو بە شێوازی هێڵی دوایەوەی کە لە ڕووبار وەردەجێت تەسفێ دەکرێتن و دەبیتە ئاوڕۆ دەستەوە ڕووبار ئەوە بگۆڕدرێتن بۆ شێوازی بازنەی دوایەوە کە دەبیتە ئاوڕۆ بە هەمان شێوە جارێشکە ڕیسایکل بکرێتەوە لە ڕێی ئەو محەتاتانێکەوە ئاوەڕۆی تەسفێ دەکەن و بەکار بێتەوە جارێشکە بۆ سەوزایی بۆ پارکانی ناوشار بۆ زراعات حتا بۆ پیشەسازیش لە داهات و کاری لەسەر دەکرێتن وەکو ئاگادارن پرۆژەی ئاوی پرۆژەی چارەسەرکردنی ئاوەڕۆی قورسی هەولێر بە دوو قۆناغ دەستی پێکرێت قۆناغیشیان لەسەر قەرزی ژاپۆنیە بە بڕی 200 میلیۆن کە کۆمپانیایکی ژاپۆنی جێبەجێ دەکاتن و پرۆژە بەشی دووەمیشان بەشی دومی ینی قۆناغی دومی پرۆژەکەش لەلایەن کۆمپانیایکی ناوخۆی بە بودجەی 579 میلیۆن دلار بە توانای 210,000 مەتر سێجا لە ڕۆژێک کە ئاوتانی ئاوڕۆی تەسفێکاتن ئەویش شوکارەکانی دەستی پێکردێ جگەلەوەی موافقەی چەند پرۆژێش کەش درایە پرۆژەی ئاوی خەبات بودجێ بۆ دابینکرا 195 میلیارد لە ماوەی نزیک ڕێکارەکانی تەندەرین گۆشتانە دەگرینە بەر و تاکو شوکارەکانی بچە بواری جێبەجێکردن بۆ پرۆژەی ئاوی سۆرانیش بە هەمان شێوە چکە سۆران پرۆژێکیان هەیە ئەو دەبێتە پرۆژەی دووەمی سۆران هەمان شێوە موافقەی درایە بە بڕی 157 میلیارد ئینشاءالله ئەویش ڕێکارەکانی تەواو بیتن بە زووترین کار دەستە بواری جێبەجێکردن ئەگەر بە کورتی باسی گرنگی ئەو بەنداوانە بکەیت کە دروست کراون کە چ سوودێکی بۆ بابەتی ئاوی خواردنەوە هەیە کە لە ساڵانی ڕابردوو نەمان بینی کە بەنداوی بە شێوازە زۆر لە هەریم کوردستان بوونی هەبێ بەڵام ئێستا چەند بەنداوێک تەواو بوون و بەهۆی ئەو بارانەی کە لە وەرزی زستاندا هاتووە سوودێکی زۆری بۆ هەریم کوردستان هەبووە سوودێکی بۆ هاوڵاتیان دەوێت بۆ ئاوی شیرین و ئاوی خواردنەوە تاکیت بابەتی بەنداو یان پۆنت چەند هەدەفێکی لە هەیە یەکێک لەوانە گڵدانەوەی ئاوە دووەمیان ڕیچارجکردنەوەی یان پاراوکردنەوەی ئاوی ژێرزەویە بۆ بابەتی کوشتتوکاڵی بۆ بابەتی سیاحی بۆ کارەبا هەروەها لۆ بابەتی سەروەی سەمەکی و ئەوانە ینی بۆ بەخێوکردنی ماسی ئەوانش هەمووی کاریێسە دەکردن هەروەها گڵدانەوەی ئاو بابەتێکی دەتانی بێ ئاسایشی ئاو دەپارێزێن لەو وەکو ئاگدارن لە ماوەی 15 ساڵی ڕابردوو گۆڕانکاریەکانی کەشوهەوا بە شێوەیەکی یەکجار زۆر تەسیری لە کەشوهەوای منتیقەکە کردیە کوردستانیش بە دەرنەبوو لەو بابەتەی ئاگدارن کەەوە پێشووتر چەند ساڵێک جارێک وشکە ساڵی و ئێستاکە ساڵێک یان دو ساڵ وشکە ساری دەبی ساڵێک باران بە ڕێژەیەکی باش دەباریتن ئەو بابەتی دوورێ نەکردنی ئاو کەەوە ئێستاک بابوویتە بابەتێکی زیانی و ئیدارەکردنەکی زیرەکانە لە بۆ ئاو لە بۆ هەر قەترێک ئاو کە دێتە ئەو وڵاتە چ لە ڕێی ڕووبارەکان داخل دەبی چ لە ڕێی باران چ لە ڕێی بەفر وە کۆکردنەوەی و گڵدانەوەی و ئیدارەکردنی و بەکارهێنانێکی ئەندازایی و تەندروست ئەوە یەکێک لە هەدەفەکانی کابینەوەی حکوومەتی هەرێمە بەدەیان پۆن دروستکرایە لە دەوروبەری شارەکان کە دەتوانێتن هەم ئاو گڵداتەوە هەم پاراوی ئاوی ژێرزەوی بکاتەوە هەمیش شارەکان دەپارێزی لە بابەتی لافاوی لە ناکا و ئەو شێوازە بارانێکەوە لە سپۆتێکی گچکە دەبارێتن و کەمیەکی زۆر ئاو دەیندن هەروەها ئەو بەنداوانێکی ئێستا دروست دەکرێتن وەکو ئاگادارن بەنداوی پستۆڕەیە بەنداوی دەربەندی گۆمەسپانە بەنداوی دوینە
چەندین بەنداویت کە هەیە کە پێشتر بەشێکی لە جێبەجێ کرابوو یان لە نوێڕات دروست کرا و جێبەجێ کرا و تەواو کرا ئەوانە ئەو ساڕەکە بەشێکی زۆریان خۆشبەختانە سەر ڕێژ بوون و ئەو تەسیریان دەبێتن لە ئاوی ژێرزەوی و تەسیرشان دەبێتن لۆ گڵدانەوەی ئاو پێش ئەوەی بگاتە پرۆژەکانی ئاو و پێش ئەوەی کە تێپەڕێتن لە کوردستان بە تاکید چەند ئەو ئاوە دوا بخرێتن ئیسفادەی زیاتر دەبێتن لۆ هەموو ئەو بابەتانێک کە باسمان کرد.